وەزیری دەرەوەی ئەمریکا گوتی یەکەم جارە لە مێژوودا کۆماری ئیسلامی ئێران زۆرێک لەو مەرجانە قبول بکات کە ئەمریکا بۆ گەیشتن بە ڕێکەوتن دایناون. مارکۆ ڕوبیۆ ڕۆژی سێشەممە بە لیژنەی پەیوەندەکانی دەرەوەی ئەنجومەنی سیناتی ڕاگەیان گفتوگۆکان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بەردەوامن بۆ ناچارکردنیان بە لەناوبردنی یۆرانیۆمی پتێنرا و وازهێنان لە خەونی بەدەستێنانی چەکی ئەتۆمی. بەڵام نەی شاردەوە شێوازی بەڕێوەچوونی گفتوگۆکان هەتا ڕادەیەک سەختە و هێواشە. ڕوبیۆ گوتی دەبێت ئەوە بزانین ئێمە لەگەڵ سویسرا گفتوگۆ ناکەین، لەگەڵ ڕژێمی ئێران گفتوگۆ دەکەین. ڕایگەیاند هەندێک جار نزیکەی هەفتەیەکیان پێویستە بۆ دەستکەوتنی وەڵامی فەرمی لە بەرپرسانی ئێران بەهۆی ئەوەی لەژێر زەمینەکان و ئەشکەوتەکان خۆیان حەشارداوە و هێڵەکانی پەیوەندی لەگەڵیاندا سەختە. ڕوبیۆ ڕەتی کردەوە حکوومەتی ئەمریکا لە بەرامبەرکردنەوەی گەروی هورمز ئامادە بێت سزا ئابوووریەکان لەسەر ئێران هەڵبگرێت. ڕایگەیاند دوای ئەوەی لە ڕێکەوتنەکان حکوومەتی ئێراندانی بەوەدانا ئامادەیە یۆرانیۆمی پیتێنراوی ڕادست بکات، ئەو کات گفتوگۆ دەست پێ دەکات لەسەر چۆنیەتی دەرهێنان و لەناوبردنی یۆرانیۆمەکە و ئەگەری لابردنی سزاکانی پەیوەست بە بەرنامەی ئەتۆمی. وەزیری دەرەوەی ئەمریکا سەرڕای بەرەو پێشچوون لە گفتوگۆکان، بەڵام ڕایگەیان هیچ گەرەنتیەک نییە کە دانوستانەکان ئەنجامی ڕێکەوتنیان لێ بکەوێتەوە و کۆتایی بە ئۆپراسیۆنەکانی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران بێت. لە هەواڵێکی تردا سوپای ئەمریکا گیان لە دەستدانی سەربازێکی لە کاتی مەشقکردندا لە بنکەی ئاسمانی هەولێر پشڕاست کردەوە و ڕایگەیاند ڕووداوەکە لەژێر لێکۆڵینەوەدایە. لە ڕووداوەکەدا سەربازێکی بەریتانیاش گیانی لەدەستداوە. سوپای ئەمریکا لە بڵاوکراوەیەکدا ڕایگەیاند لە ڕۆژی 31 سەربازێکی سوپای ئەمریکا گیانی لەدەستدا لە کاتی ڕووداوێکی پەیوەست بە مەشقکردنی سەربازی لە بنکەی ئاسمانی هەولێر لە عێراق. سوپای ئەمریکا ناسنامەی سەربازەکەی بە نهێنی هێشتووەتەوە هەتا 24 کاتژمێر دوای ئەوەی کە سوکاری ئاگادار دەکرێنەوە. سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی دوای ڕووداوەکە لە پەیامێکدا ڕایگەیاند سەرخۆشی و هاوخەمی قوڵ بۆ ئەمریکا و بەریتانیا دەردەبڕێت. سەرۆکی هەرێمی کوردستان ڕایگەیاند پابەندی بەردەوامی ئەمریکا و بەریتانیا لە پاڵپشتیکردنی ئاسایش و سەقامگیری عێراق و هەرێمی کوردستان بەرز دەنرخێنێت. هەر دەربارەی ڕۆڵی ئەمریکا لە عێراق، باڵوێزخانەی ئەمریکا لە بەغدا ڕۆژی سێشەممە ڕایگەیاند بریکاری باڵوێزی ئەمریکا جۆشوا هارس لەگەڵ سەرۆکی عێراق نزار ئامەدی کۆبوونەتەوە و گفتوگۆیەکی بەرهەمداریان ئەنجامداوە دەربارەی پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵات. باڵوێزخانەی ئەمریکا دەڵێت هەردوو لات تاوتوێ هەوڵەکانیان کردووە بۆ پاراستنی سەروەری خاکی عێراق و کۆتایی هێنان بەو مەترسیانەی لە ناو خاکی عێراقەوە بۆ سەر ئاسایشی ناوچەکە دروست دەبن. بریکاری باڵوێزی ئەمریکا هەروەها لەگەڵ وەزیری کارەبای حکوومەتی نوێی عێراق عەلی سەعەد وەهەب کۆبووەتەوە و ئامادەیی ئەمریکای نیشانداوە بۆ هاوکاری عێراق لە بواری وزە و کارەبادا.